ئێمە وەک مامۆستایانی ئاینی شاری کۆیە لە ڕوانگەی هەستکردنمان بە بەرپرسیارەتی ئاینی و نیشتیمانی و هەستیاری دۆخەکە چەند پەیامێک ئاراستە دەکەین. پەیامی یەکەم بۆ دەسەڵاتداران و بەرپرسانی ئەم هەرێمە: ئێمە دەسەڵاتدارانی ئەم هەرێمی کوردستانە لە ئێستا و ڕابردوو بە بەرپرسیار دەزانین لە هەموو ئەو نەهامەتی و قەیران و نادادی و برسیکردنی خەڵک و بڕینی موچەی فەرمانبەرانی ڕاستەقینە وە سپاردنی قەیران بە قەیران تا گەیشتین بەم دۆخە سەختە. لە ئەگەری چارەسەر نەکردن و بەدەمەوە نەهاتنی خەڵک و بە زووترین کات ئەوە دۆخەکە لەدەست دەردەچێت. پەیامی دووەم بۆ هاوڵاتیانی خۆشەویستی هەرێمی کوردستان: لەژێر ڕۆشنایی ئایەتی لا يحب الله الجهر بالسوء من القول إلا من ظلم وكان الله سميعا عليما. پشگیری و پشتیوانی خۆمان بۆ تەواوی داوا ڕەواکانی هاوڵاتیان و خۆپیشاندەران دەردەبڕین، چونکە لە بەرامبەر زوڵم و زۆرداری دەسەڵات سەبر و ئارامی خەڵک گەیشتووەتە بنبەست. پەیامی سێیەم بۆ سەرجەم هێزە ئەمنیەکانی کوردستان: لەژێر ڕۆشنایی ئایەتی من قتل نفسا بغير نفس أو فساد في الأرض فكأنما قتل الناس جميعا، وآيتي ومن يقتل مؤمنا متعمدا فجزاؤه جهنم خالدا فيها وغضب الله عليه ولعنه وأعد له عذابا عظيما. چونکە ئێوە ڕۆڵەی ئەم میلەتەن بۆیە ناکرێ و نابێ دەستان سوور بێ بە خوێنی کەس و کارتان. ئەرکی ئێوە پاراستنی سەر و ماڵی هاوڵاتیانە. ئێمە وەکو مامۆستایانی ئاینی شاری کۆیە ڕای دەگەێنین هەرچی زووە موچەی فەرمانبەرانی ڕاستەقینە بەبێ دواکەوتن و لێبڕین دابەش بکرێت. دووەم، هەرچی ئەو هێزە ئەمنیانەی هێنراونەتە ناو شار و شارۆچکەکان کە بوونەتە مایەی ترس و نیگەرانی هاوڵاتیان بە زووترین کات بچنەوە شوێنی خۆیان. سێەم، هەرچی زووە ڕێگە بدرێت بە خۆپیشاندانی مەدەنی و ئاشتیانە لەسەر جەم شار و شارۆچکەکانی ئەم هەرێمە بەسەر پەرشتی زانایان و مامۆستایان و خەمخۆرانی ئەم هەرێمە. چوارەم، بە زووترین کات سەرجەم دەستگیرکراوانی خۆپیشاندانەکان ئازاد بکرێن بەبێ هیچ مەرجێک. پێنجەم، هەرچی زووە تەقەکەران و بکوژانی خۆپیشاندەران بە پێی شەرع و یاسا تۆڵەیان لێ بسێندرێتەوە. پەیامی مامۆستایانی ئاینی شاری کۆیە 12/12/2020. والسلام عليكم ورحمة الله وبركاته.